هەژماری من هەنگاوێکی گرنگ دەهاوێژێت لە چوارچێوەی پرۆژەی هەژماری من حکوومەتی هەرێمی کوردستان لە مۆڵ، مارکێت، بازار و دوکانەکان سیستەمی پارەدانی ئەلکترۆنی خراوچە خزمەت کڕیاران و ئێستا لە ڕێگەی کارتی بانکی هەژماری منەوە دەتوانن لە کاتی کڕینی پێداویستەکانیان پارە بدەن و پێویست ناکات پارەی کاشیان لابێت. پارەدان لە ڕێگەی کارتەوە هەنگاوێکی دیکەی حکوومەتی هەرێمە بۆ کاراسانی موچەخۆران و هاوڵاتیان کە ئەمە وا دەکات پێویستیان بە هەڵگرتنی پارە نەبێت و پێویستیش ناکات ماگانە موچەکانیان لە کارتەکانیان دەربێت چونکە تەنها بەو کارتەی هەیەە دەتوانن بە شێوەیەکی ڕاستەوخۆ پارەکە بۆ بازار و دوکانەکان بگوازنەوە لە ڕێگەی ئامێری POS کە ئێستا لە چەندین شوێن بەردەستە. بە پێی زانیاریەکانی پایتەخت میدیا بەرپرسانی پرۆژەی هەژماری من مۆڵ و بازار و سوپەرمارکێتەکانیان ئاگادار کردوتەوە کە دەبێت لەم ساڵدا ئامێری پارەدانی کارتی دابنێت. ئێستا پرۆژەکە لە شاری هەولێر و سلێمانی و دوهۆک دەستی پێکردووە. پارەدانی ئەلکترۆنی یان پارەدان لە ڕێگەی کارتی بانکیەوە سیستەمێکی جیهانیە و ئێستا لە زۆربەی وڵاتانی جیهان جێبەجێ دەکرێت و بەشی زۆری هاوڵاتیانی ئەو وڵاتانە هیچ پارێکی کاشیان لا نییە و تەنها کارتە بانکیەکانیان بەکاردەهێن بڕیارە تا کۆتایی ئەم ساڵیش لە زۆربەی بازار و مۆڵەکانی هەرێمدا بەردەست بێت.